بەم زوانە چاوەڕوانی درامایەکی زۆر تایبەت بن کۆمیدیە من بە کارکتەری لیمۆتیایە بەشدارم لە کەناڵە جوانەکەی دیمەن چاوەڕوان بن. کارزانە بەرهەمێکی زۆر جوان لەغەیە خۆش کاکتایسۆن خاتگووی یەکجاکتەکە بەشدار بۆکان مامۆستادارە دیمە حەیرانی بەسە بێدەن بە زۆر بێزار بوو لەم ژیانە ئەوە سەواجە هەموو ڕۆژە ناوێرم کە دڵتا بێمە دەرەوە ناوێرم کە دڵتا بڕۆمە هیچ شوێنێ هاتوومەتەوە ئەم باوەڕانە خۆشیم نەبینیوە هەموو شتێ بێزار بووم لەم ژیانە هەموو ڕۆژێ ئەڵی بەشنەکەمەڵە سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویست چاوەڕێ بن لە کەناڵی دیمەن درامایەکی نوێ 2 ماڵ و 1 سعدی بەم زوانە باشە قینە معقول نییە مەکە تاکەی شاریتەوە ئێمە تەواو گەیشتۆتە ئاوەنەمان هیچ مەجالێکی تیانە ماوە عصبي وعائله برداني لا تيجي عصبي كده کورە دەردی سعدی لای منە قاچێکی لێرەیە قاچێکی لەوەرە ئێمە خەریکی کارێکی نوێین لە کەناڵێنی دیمەن تیڤ ئینشاڵڵا بە بەرهەمێکی تازە و جوانەوە ئەبینە میوانی ماڵەکان بیدەرانی خۆشەویست لە کەناڵی دیمە خەریکی بەرنامەش نوێنە بە ناوی یەک ساڵی دوودارم بە مامۆستابازدان مامۆستادارای گۆن دەورێکی زۆر جوانەیە بەم زوانە